ئێستا لەسەر بەشداریکردنی گەنجێکەکەین لە ئۆلۆمپیادێکی نێودەوڵەتی تایبەت بە بیرکاری بگومان ئەو گەنجانی کە لە هەرێمی کوردستان گەنجە کوردەکان هیچیان کەمتر نیە لە گەنجانی وڵاتانی تر ئەمانیش ئەتوانن لە کاتێکا کە بەشداری هەر ئۆلۆمپیادێک هەر فستیڤالێکی نێودەوڵەتی بکەن بە پلەی زۆر باشەوە گەڕانەوە هەرێمی کوردستان بگومان ئەو گەنجەی کە ئەمڕۆ لە ستۆدیۆ ڕۆژێکی نوێ ئامادەیە بەشداری کردووە لە ئۆلۆمپیادی نێودەوڵەتی تایبەت بە بیرکاری توانیوێتی پلەی سێم بەدەستبێنێ باز لەواکەین ئەم گەنجە چۆن توانێتی ئەم پلە باشە بەدەستبێنێت چۆن بەشداری کردووە مەرجەکان بۆ بەشداریکردن بۆ نێو ئەم ئۆلۆمپیادە پێویستی بەچیە ئەمانە کۆمەڵک بابەتی تر گفتوگۆکەین لەگەڵ هەریەک لە بەڕێزان دەرناخرەئۆف بەڕێزیان وەکو یاریدەدەری بەڕێوەبەری گشتی قوتابخانەکانی یونایتد ساینس کۆلێج ئێستا لەگەڵمانە هەروەها محەممەد عوسمان کە ئەو خوێندکارەیە بەشداری ئۆلۆمپیادەی کردووە سڵاتان لێ بێ و بانیتان باش بانیتان باش زۆر بەخێر بانی ئێوە باش بیانی بینەرانی بەڕێزیش باش زۆر سپاسانەکەین بۆم دەرفەتە زۆر سپاس بۆ تۆ باسی ئەم ئۆلۆمپیاتە گرنگە بکەین زۆر سپاس بۆ تۆ مامۆستا دەستێکی گفتوگۆکانمان لەگەڵ بەڕێستا باز لە ئۆلۆمپیادی نێودەوڵەتی بیرکاری بکەین ئەم ئۆلۆمپیادە چییە خوێندکار چۆن ئەتوانێت یاخود بەشدار بوو چۆن ئەتوانێت بەشداری ئەم ئۆلۆمپیادە بکە بەڵێ ئۆلۆمپیاتی نێودەوڵەتی بیرکاری ناسرا بە IMO International Mathematics Olympiads ئەم ئۆلۆمپیاتە بۆ یەکەم جار لە ساڵی 1959 لەلایەن هەیەتێکەوە دامەزرا و پسپۆرانی بواری بیرکاری دامەزراندووە لە 6 وڵاتی جیاوازەوە بەشداری تیاکرا تا ئێستا بەردەوامی هەیە و تا ئێستا زیاد لە 100 وڵات بەشدارن لە ئەم ئۆلۆمپیاتەیە ئێمەش بە خۆشحاڵی و وەکو کۆلێژەکانی یونایتد ساینس توانیمان متمانەی ئەو وەربگرین کە ئەم ئۆلۆمپیاتە لە نوێنەرایەتیان بکەین لە کوردستان و عێراقدا لە ساڵی 2015 ئێمە نوێنەرایەتیمان وەرگرتووە بۆ ماوەی 6 ساڵە ئێمە بەشداری لەم ئۆلۆمپیاتەوە ئەوەی کە مژدە خۆشەکەی ئەوەیە ئەم ساڵ خوێندکارێکمان بە ناوی محەممەد عەلی عوسمان توانی پلەی سێم بەدەستبێنێت مەدالەی برۆنز بەدەستبێنێت لەو ئۆلۆمپیاتەیە کە زیاد لە 100 وڵات وەکوتم تیا بەشدارن ئەم ئۆلۆمپیاتەش گرنگیەکی زۆری هەیە لە وڵاتانی جیهاندا هەموو وڵاتەکان بایەخێکی زۆر تایبەت بەم ئۆلۆمپیاتە دەدەن و خوێندکارەکانیان ئامادەکەن بۆ ئەم ئۆلۆمپیاتە چونکە ئەم خوێندکارانەی کە لێرە دەرەجە بەدەستێنن نمرە بەدەستێن نمرەیەکی بەرز بەدەستێنن گشت زانکۆ ئەو زانکۆیانی کە لە ڕیزبەندی یەکەمی جیهانان چاویان لەم خوێندکارانەیە بۆ ئەوەی وەریان بگرن بە ئۆفەری زۆر باشەوە بە سکۆڵەرشیپی زۆر باشەوە وەریان بگرن و سوودمەت بن لە تواناکانی ئەم خوێندکارانە زۆر باشە دەستخۆش کاک محەممەد بەخێر بیت سەرەتا دەستخۆشی لێکەین سپاس بۆ ئامادەبوون و پیرۆز باشە لێکەین بۆ بەدەستێنانی ئەو نمرە باشە یاخۆ لە باشەی کە تۆ توانیتە لەو ڕیزبەندیە بەدەستی بێنێ پیرۆز بێ پێمان بڵێ ئۆلۆمپیاتی نێودەوڵەتی بیرکاری چییە کە تۆ ئەم پلێوتیا بەدەستێنەوە بۆی لای ئێمە و بینەری زیاتر ڕوونتر بێ ئەم بابەتە زیاتر لە چییە وردەبێتەوە زیاتر سوودی چییە زیاتر خوێندکار دەتوانێت سوود لە بابەتە چیەکان ببینێت امتحانی ئایمۆ لە هەموو جیان ئیمتحانێکە هەموو وڵاتانی جیان بەشداری تیاکە لار وڵاتێکە شش باشترین خوێندکارەکانیان دەنێرن تا ئەم بەشداری بکەن لەم ئیمتحانەیە هەر وەکو پێشکەوتنێکە تا بۆ دیاریکردنی باشترین خوێندکاران و ڕووی سوود ینی بۆ کەسانێک کە یانێ تینە توانەکانیان پەریان پێ بدەن گرنگیەکی زیاتریان پێ بدەن و گرنگیەکی زیاتریان پێ بدەن بەڵێ و باشە یەکەم ساڵتە تۆ بەشداری ئەم ئۆلۆمپیادە بکە خۆ ساڵانی تریش بەشداریت کردو ساڵی پاریس بەشداریم کردبوو ئەم ساڵش دوم ساڵ باشە مەرجی بەشداریکردنی خوێندکار یاخود گەنجان بۆ ئەم ئۆلۆمپیادە مەرجەکەی چییە؟ تۆ چۆن پەیوەندی بۆ کردبووی کە ئەمجار بۆ ئەم ساڵ بۆ دووەم جار بەشداری ئۆلۆمپیادە بکەیت تا بەشداری بکەیت لە ڕاستیا بێت چۆن ئیمتحانێ بکەیت سێ ئیمتحانە ئیمتحانی یەکەم تقریبا توانین بڵێ هینە لامی ئاسانترە ئیتر ئەوانی کە لە ئەو ئیمتحانەیە دەچون بەشداری ئیمتحانێکی ترەکەن دوای ئیمتحانەش ئیمتحانێکی سێمەکەن تا لە ئیمتحانی سێمە شەش یەکەمەکان هەڵەبژێردێ
تا بەشدار بن لەو ئیمتیحانێ. زۆر باشە ئەم ئیمتیحانەی ئێوە بە ڕێگەی ئۆنلاینە یاخود چۆنەکەن پێش ئەوی ڤایرۆسەکە بێت هینە لە هەر ساڵ و لە وڵاتێک ئاکرا ساڵی 2009 لە بەریتانیا بوو پێشەوە لە ڕۆمانیا پێشەوەش لە بەرازیل بوو بەس ئێستا لەبەر ڤایرۆسەکە پار و ئەم ساڵیش کرابوو بە ئۆنلاین. زۆر باشە کاکدەناخ بە تۆکو یاریدەدەری بەڕێوبەری و قوتابخانەیە من پێم خۆش بۆ پرسیارجایی کە لە تۆ دووبارەکەمەوە کاک محەممەد و ئەم ئۆلۆمپیاتی نێودەوڵەتی بیرکاریە چییە؟ ینی بۆی لای ئەمە بینەری ڕوونتر بێت یعنی بابەتەکان زیاتر خۆی لە چیا بینێتەوە و خوێنکارێک ئەگەر ئەو تموحی کاک محەممەدیە بێت چۆن بتوانێت هەوڵ بۆ ئەمە بات؟ بەڵێ ئەم تاقیکردنەوەیە هەموو کەسێک دەتوانێت بەشداری تیا بکات هەر خوێنکارێک کە خولەی ماتماتیکی هەبێت دەتوانێت بەشداری تیا بکات بابەتەکانی لە چوار تەوەرا خۆی بینێتەوە ئەلجێبرا کۆمبیناتۆرز نەمبەر تیۆری لەگەڵ جیۆمێتریا ئەم چوار بابەتەی ماتماتیکە کە پێڵم پری کالکولۆس و تایبەتم بە ئۆلۆمپیاتەکە گرنگی ئەم ئۆلۆمپیاتە چۆنە لە هەر وڵاتێکە 6 خوێنکارە توانێت نوێنەرایەتی وڵاتە بکات یعنی بۆ نمونە بیرکەرەوە وڵاتێکی گەورەی وەکو چین کە نفوسەکەی نزیکی میلیار و نیوە گەبێت تەنها 6 باشترین خوێنکار هەڵبژێرێت بۆم تاقیکردنەوەیە یعنی ئێمەش 6 خوێنکارمان هەڵبژارد وەکوی کاکە محەممەد باسی کرد بە سێ تاقیکردنەوەیە تێپەڕەبن ڕاوندی یەکەم و دووەم و سێەم لە مانگی 11 دواتر لە مانگی دووە دواتر لە مانگی 5 و لە کۆتا جارە بەشداری تاقیکردنەوەکەکەن وەکو باسیشی کرد پێشتر ئەچوونە دەرەوەی وڵات ئەیان کرد ساڵێکی تر بڕیاروە لە نەرویج بکرێن تاقیکردن خوێنکارەکان ئەچنە نەرویج ئەو 6 خوێنکارەکە نوێنەراتی ئەو وڵاتانەکەن ئەچنە ئەوێ لەوێ تاقیکردنەوەکە بە ئەنجامەگەێرن گرنگیم خوێن ئەم تاقیکردنەوەی چیە لە قورسیەکەیەتی یعنی ئەو ستافەی کەم تاقیکردنەوەی بەڕێوە بن هەمووی پسپۆڕان و شارەزایانی بواری ماتماتیکن کە هەڵبژێرداون لە زانکۆ زۆر بەرزەکانەوە ینی زانکۆی وەکو MIT و ئۆکسفۆرد و هاروارد ئەم جۆرە زانکۆیانە مامۆستاکانیان ئەم ئۆرگانایزیشنە بەڕێوە ئەبن بۆیە پرسیارەکانیشان هێندە ئاسانیە کە بتوانرێت هەموو خوێنکارێک تیا دەبچێت و هەر وڵاتە و بکوتم چەند تاقیکردنەوەی دانە بووی کۆتا 6 باشترین خوێنکاری ئەو وڵاتە بتوانێت نێرایەتی وڵاتە بکات. زۆر باشە مامۆستاکاتە بەڕای بەڕێستان بەشداریکردنی خوێندکارانی خوێندنگاکەی بەڕێستان ئەمە تا چەندە گرنگە بۆ خوێندکارە بۆ خوێندنگاکەتان هەروە تا چەندێکیش وەکو دەستکەوتێکی زۆر باشە بێت بۆ خوێندنگاکەیەوە بە دڵنیاییەوە ئێمە زیاد لە چاومان لەوە بێت کە دەستکەوتێکی گرنگە بۆ خوێندنگاکەمان چاومان لەوە بوو کە کوردێک خەڵکی سلێمانی بێت خەڵکی کوردستان بێت لە کوردستانی عێراق بتوانێت ئەم پلە بەرزە بەدەست بێنێ ناوی خۆمان جێگیر بکەین لە لیستی وڵاتانی کە نمرایان بەدەستێناوە ئەمە زۆر دەستکەوتێکی گەورەیە هەم بۆ کوردستان و بە وڵاتەکەمان هەمیش بۆ خوێندنگاکەمان زۆر باشە. کاک محەممەد بەشداریکردنی تۆ دوای ئەوەی کە تاقیکردنەوەکانی ئەنجامە و زانی کە لە زۆربەی وڵاتە پێشکەوتەکانە وەکو مامۆستا ئاماژەی پیا وڵاتی چۆک و چین کە هەمیشە هەوڵێن لە داهێنانەکانە دەستێکی باشیانە بێەوە بە تایبەتی وڵاتە پێشکەوتەکانی تریش ئێمە وەکو کورد ینی تۆ بەشداریت کردووە لەوانەیە بۆ ئێمە جارێ زۆر گرفتێکی گەورەمانە بێت کە لە زۆر بوارە جارێ لە دواوەین بەڵام ئەمە هەنگاوێکە کە تۆ لە سەر و هەم ئەنگاوەکانی ترۆ ناوتە دوای تاقیکردنەوەکە هیچ بڕوانامەیەکیان نابەتەوە بۆی کە بتانی جارێکی تر تۆ لە کۆمەڵە تاقیکردنەوەی ترا کە پلەی بەرزتر بێ بەشدار بیت بەڵێ هەنێش دوای امتحانەکە کە پلەیەکی باش بەدەستێنا مەدالیایەک و شادەیەک وەرەگری ئەو مەدالیا و شادێ لە ڕێگەی بەریدەوە بۆمانە نێردرێ و هێشتا ناتوە زۆر باشە کەی ئەم ئۆلۆمپیادە بەڕێوە چوو چەندێکە بێ ڕۆژی امتحانەکە لە ماوەی 2 ڕۆژاکرا ڕۆژی عەرەفە و یەکەم ڕۆژی جەژن کرا زۆر باشە ئەو کاتە بەڕێوە چوو باشە تۆ کە بەشداری ئۆلۆمپیاتەوە کرد ئەتزانی کە بە پلەیەکی ئاوا باشەوەی ئەگەڕیتەوە وەڵا زۆر خۆم بە ئامادە کرد بوو بێگومان بەتەمای پلەیەکی بەرزتریش بوو ئینشەڵڵا بەشداری تیاکەمەوە هەر پلەیەکی باشتر بەدەستێن زۆر باشە
لەگەڵ گفتوگۆکانمانە ئێستا بینین کە ئەو خوێندکارانەی تریش هەمویان باڵای وڵاتەکانی خۆیانەوە لەو ئۆلمپیاتە بەشدار بوون، ینی زۆربەی وڵاتی پێشکەوت و یەکێ لەوانە کەنەدایە لەگەڵەوەی کە چینم باس کرد. لە هەمان کاتیشە هەنگاوێکە بۆ تۆ کە بتانی تێکەڵبوونێک و پەیوەندێکیش دروست بکەیت بەدەر لە ئیمتحانەکەت و تاقیکردنەوەکەت. ئەو خوێندکارانەی کە تۆ بەریانەکەویت تا چەند سوودە لێبینین لە بوارەکەیە کە بتوانین زیاتر هەنگاوی باشتر بنیت. خۆی ئێستا لەبەرەوەی ئۆنلاینە زیاد ینی زۆر پەیوەندی وشت نییە لەگەڵ خوێندکارانە و ساڵانی کە سونە دەرەوەی وڵات لەوێ ینی خۆمەش بەشداریمتیان نەکردبوو بەس ئێستا لە ڕێگایانی وێبسایتەوە لە ڕێگای لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە ئەتوانین ئینە پەیوەندی وشت دروستکەن لەو قوتابیانە پرسیارێکمان هەبوو جوابمانێنەوە یاخود شتێک هەبوو کە یانێ لەگەڵ کەسانی کەش بیزانن لەگەڵ ئێمە ینی باسی ئەەکەن پرسیاریشمان هەبێ جوابمانێن و یارمەتیمان. زۆر باشە. مامۆستا بەڕێستان لەنێو خوێندنگاکەی خۆتانە لە کاتێکا کە درک بەواکەن یەکێک لە خوێندکارەکانتان بەهرەیەکی هەیە توانایەکی جیاوازتری هەیە لە چاو خوێندکارەکانی ترە تا چەند ئەو کەشە بۆ خوێندکارانە ڕەخسێنن کە گرنگی زیاتر بەو بەهرە و توانایی خۆیان بن. بەڵێ لێرۆ ئەمێ بەڕاستی دەستخۆشی بۆ مامۆستاکەشی بنێرم لەبەر ئەوەی لە پاڵ سەرقاڵی پیشەی مامۆستایەتی خۆی هاوکاری ئەم خوێندکارە بوو بۆ ئەوەی کە بتوانێت بەشداری بکات زمینەیەکی وای بۆ ساز بکات و ئەو دۆکومنتانە کە پێویستن و پرسیارانی کە پێویستن بەشدار بێت پێویستە کاشیکاری بکات تەمینە کرد بۆ محەممەد. لێرە ئێمە وەکو خوێندنگاکەمان هەمیشە هەوڵمان داوە ئەم لە هاوشێوەی ئەم جۆرە ئۆلمپیاتانە بتوانین خوێندکار بنێرین ئامادەییان بکەین. تەنها ئەم ئۆلمپیاتەش نییە لە بواری بایۆلۆجیە، کیمیایە، فیزیایە، ساینسیشە، زانستیشە ئۆلمپیاتی هاوشێوەی ئەمە هەیە. خۆشبەختانەی مەتوانیمانە نوێنەرایەتی ئەو جۆرە ئۆلمپیاتانە بەدەست بێنین بەڵام گرنگترینیان باخۆ بڵین بەنرخترینیان لەم ئۆلمپیاتانی کە ژماردم تاقیکردنەوەی بیرکاری بوو. زۆر باشە. کاکە محەممەد چی وای لە تۆ کرد کە بەشداری ئەم ئۆلمپیادە بکەی بۆ نمونە لە نێو قۆناغەکانی خوێندن تا هەمیشە بە بەردەوام نمرەی بیرکاریت لە هەموو نمرەکانی تر بەرزتر بووە یاخود هەستە کرد لە وانەیە زۆر باشتری بووە بەشداری ئەم ئۆلمپیادە و کریا خود چی بوو ئەمە؟ من ئەنیاد لە مناڵیەوە سپاس بخوا لە توانای بیرکاریم زۆر بەرز بوو دامیشە لە بیرکاری ینی هەوڵی زۆرم بۆ نێوە باش بووم تکایە و لە ئەم ئۆلمپیادە لە ڕاستیە پۆلی دا پێمزانی بوو مامۆستایەکمان هەبوو بۆی باس ینی لە ئەیزانی من سپاس بخوات توانای بیرکاریم زۆر بەرزە بەمنی وت لەم ئۆلمپیادەیە بەشداریکە پێی وتم ئیتر هەنێ کتێب و هەنێ شتی بۆ دابین کردم وتی هینە هەوڵێکی بۆ بدە و سپاس بخوا ئەو پلێن بەدەستێنە. مامۆستا لەگەڵەوەی کاک محەممەد ئەم بڕوانامەی بەدەستهێناوە دوجار پرسیارە کرێت لەسەرەوەی ئەم خوێندکارە لەکوێ خوێنێت وە چێ بەڕێوەیە بات و ئەو شوێنەی کە پەروەردە بۆتیایە چۆن توانیانم خوێندکارە بکەینە چی ئەگەڕێتەوە بۆ شوێنەکەی ئێوە لە پای ئەو بڕوانامەی ئەو وەریەکرێت. تەبان زۆر ئەوەی کەم ڕێکخراوە بەڕێوەی ئەبات چاویان لەوە نییە کێ بەڕێوەی ئەبات چونکە زۆرێک لە وڵاتان حکوومەتەکە خۆی بەڕێوەی ئەبات دەوڵەتەکان خۆیان بەڕێوەی ئەبان. بۆ نمونە ئێستا وڵاتی ئێران کە دراوسێمانە گرنگیەکی زۆریان بەم ئۆلمپیاتە بە جۆرێک لە دوای سێ تاقیکردنەوە باشترین 12 خوێندکار هەڵەبژێرن. ئەم دوو باشترین 12 خوێندکارە پێیان ئەڵێن ئێوە گرفتی چوونە زانکۆتان بەی جۆرێک نییە مەچنە تاقیکردنەوەی وەکوی هاوشێوی ویزاری ئێماگە بکرێ مەچنە ئەوە تەنها چاوتان لەسەر ئەوە بێ نوێنەرایەتی وڵاتەکەمان بکەن بتوانن دەستکەوتێکی باش بە وڵاتەکەمان بەدەست بێنە لەم تاقیکردنەوەیە بتوان بۆ لەبەرەوەی ئەمە لە هەمان کاتە پێشبڕکێکی نێودەوڵەتیە یعنی ئەو خوێندکاری کە ئەچێتە ئەوەوە ناوی وڵاتەکەی کە لە تەنیشتیەوە نووسرێت فەخرێکە بۆ ئەو وڵاتە ئەڵێ من جێدەستی من دیارە لەو تاقیکردنەوەیە پێشبڕکەیەکی زانستێک کاڵین پێشبڕکێ یعنی تۆ لە هەموو شوێنێکەوە خوێندکاری تایە ئاستی توانای خۆت وەگەڕەخەی
وەکوتم ئەو لایەنەیە بەڵام لە هەمان کاتی شامە جێی شانازی ئەمە زۆر مژدەیەک و دەستکەوتێکی زۆر گەورەیە بۆ خوێندنگاکەمان و لە هەمان کاتیشا بۆ وڵاتەکەمان بەڕاستی دەستان خۆش بێت سپاس بۆ ئامادەبووتان دەستان زۆر خۆش زۆر بێ بەخێر بێن دووبارە پیرۆز بێ کاکە محەممەد بەهیوای بەردەوامیت